ناڕەزایەتی و بایکۆتی مامۆستایان بەردەوامی هەیە. دوجار ناڕەزایەتیەکان سنووری زۆنی سەوزیان تێپەڕاند و مامۆستایانی وانەبێژ لە قەزای چۆمان گربوونەوەیەکیان ئەنجامدا و داوای پێدانی موچە لە کاتی خۆی و بە هەمیشەییکردنیان دەکەن. وان نزیکەی 2 هەفتەیەوە گوانە بێژان و مامۆستایانی دانەمەزرا و بەردەوامین لە بایکۆت و کۆبوونەوە و خۆپیشاندان. وێڕای ئەوەی کە سوورین لە سەرداواکاریەکانی پێشومان کە خۆی لە بدامەزراندن و بە هەمیشەییکردنمان دەبینێتەوە. هاوکات لێدوانی نابەرپرسانەی هەر کەسێک سەرکۆنە و شەرمەزار دەکەین کە بێوێت بە هەڕەشە و چاوسوورکردنەوە وانە بێژان ناچار بە بایکۆت شکاندن بکات. ماوەی 2 هەفتەیە مامۆستایانی وانەبێژ لە 30 قوتابخانەی قەزای چۆمان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و دەڵێن تاوەکو کێشەکانمان چارەسەر نەکەن ناچینەوە نێو هۆڵەکانی خوێندن. ئەمڕۆژ بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان لە بەردەم پەروەردەی چۆمان گربوونەوەیەکیان ئەنجامدا، بەڵام هیچ کام لە بەرپرسانی پەروەردەی چۆمان و بەڕێوەبەری گشتی پەروەردەی ئیدارەی سۆران ئامادە نەبوون گوێ لە داواکاری مامۆستایان بگرن. سەرڕای ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردەی گشتی ئیداری سەربەخۆی سۆران و هەروە ئامادەبوونی مامۆستای بەڕێوەبەری پەروەردەی گشتی چۆمان بە هیچ شێوازێک بەدەم بانگەوازی خۆپیشاندەران و مامۆستایانی وانەبێژ نهاتن و تەنانەت بەڕێگایەکی دیکە بە دەرگایەکی دیکە تاوەکو نێنە ناو کۆبوونەوەی جەماوەری مامۆستایانی وانەبێژ داڕۆیشتن و ئەوانەی کە میلاکن یان ئەوانەی کە وانەبێژن بەڕاستی پێویستە قوتابیەکانیان وا پەروەردە دەکەن وەکو ئێمە دەستەمۆ دەرنەچن، وەکو ئێمە سست و لاواز دەرنەچن نەتوانن داوای مافەکانی خۆیان بکەن. ئەوە ئەرچی سەرشانی مامۆستایانە پێش ئەوەی فێری وانەکانیان بکەن فێری داواکردنی مافەکانیان بکەن. من وەک خۆم ئەوە بۆ 5 ساڵ دەچێ وانەبێژم، هەمانە 9 ساڵ 10 ساڵ وانەبێژە. عنی ئێمە تاکی بەو حاڵۆ بۆ وانەبێژیەوە بمێنینەوە. بەڵێ مافمان زۆریش کراوە. ئێمە ژەوڕە لێرانین بۆ داواکردنی مافەکانی خۆمان هەتا وەکو دانەمەزرین بایکۆت ناشکێنی ناچینە وڵەکانی خوێندن. بریتە لە موچەی 7 مامۆستای وانەبێژ کە لەوانەیە نەکاتە موچە 1 مامۆستای میلاک. بەدڵنیایەوە پێتان ئەڵێم کەم وەکو بەڕێوەبەری قوتابخانەکە من لە هەموو مەکتەبەکان ئەو تێبینیم کردێ کە مامۆستایانی وانەبێژ زۆریان ینی ناڵم 100% بەڵام 80 بەسەرەوە لە مامۆستای میلاک ماندیترن. ژیان و گوزەرانی مامۆستایانی وانەبێژ لە دۆخێکی خراپدایە و تاوەکو ئێستا حکوومەت بەڵێنی دامەزراندنی پێنەداون. ئەمە لە کاتێکدایە ژمارەی مامۆستایانی وانەبێژ لە زۆرێک لە پەروەردەکان لە مامۆستای میلاک زیاترە. بۆ نمونە لە پەروەردەی چۆمان 496 مامۆستای میلاک هەیە، لە بەرامبەردا 513 مامۆستای وانەبێژ هەیە کە شایستە داراییەکانیان لە مامۆستای میلاک کەمترە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان.